لەسەر داوین پێشاتێن ناوچە ئارام لە ڕۆژهەڵاتێکەمە فەراتێن درێسکە بە مەبەندەریە دکتۆر محمود عباس شروبەکاری سیاسی ژێ ئەمریکا کریا دکتۆر دەمباش ئەزەوێ چەندێ دەست پێ بکەم حتا چڕادەیەکێ ئەمریکا جددیە لەسەر ئەباکردنە ناوچەیەکە ئارامە پاراستی کومافێ تەوایە پێکاتێن وێ ناوچەیە پاراستی بێ بنەرینەتە ئەمریکا وێ بەرژەوەندیان پێکاتێن دەبەرێ بە بەرژەوەندیان تورکیا بۆ گوهاریان نا باش کاکم ریپۆرتێوەژی گۆهدارکردن بەس ڕاستی ئاخفتنی گۆل ئەمریکی تێنەگرتن پشتی پەردێ پشت پەردێ دووارەی دیپلۆماسی و ڕەمیاریدا نەوەکە گۆتێ گوتن ئالیێ بەشی کوردی بەبڕا ناکۆکینە گەلێکی گرنگ هەنا ئەوەن ئەمریکی حتا ڕۆژا ئیرۆ ئەو داخوازیە ترکی سەر ئاواکردنا هەرەمەکە ئارام ینی قبول نەکریا تشتیها ئاخفتن ئیرۆ تێکردن سەر ناوباشەکە ینی هەرەمە زنارەکە ناهەڤبەش ینی ئەوەکەوەی زنارە هەڤبەشی بۆ ئیرۆ لە ترکی هاتی ئامادەکردن بۆ مەیزێنن ینی دیلگێت ئەوتکارێ بێژێ هەر شەش چارنەیەری ئەمریکیە بۆ هاتن و نۆت لەشکریت ئەمریکی بخۆرە ئانین لە ئۆرفای بترکارە ئیرۆ پەبرا ناچارنێریە دەکەن ئالیە ترکیدا دخوازن وەکە وێناژکێ سەر سینۆرێ 5 کیلۆمترە حتا سەر سینۆر چەمێ فۆراتی حتا چەمێ دژلا حتا ینی نزیکێ ئەمە بێژن بنیاد دێریکێ ئەو ببێ وەکە زنارەکێ تکارێ بێژێ بێ ناوچەکە هەڤبەش دووردا ئەوێ چارنێریەژی بکەن بەس ناکۆکی هەیە ئامادەنە نێکۆکی هەیە هەنەوە گەفتوگۆ هەیە دچین و تێن نەقەبە ئەمریکیا و تورکیادا سەرکا کی کەسوێت وێ ناوچەیەدا وێ کی ئامادە بێ گەلۆ ئەمریکی و تورکی من ئەمریکی و تورکی کورد بن ئەمریکی و تورکی ینی هەڤبەندیە ناودەوڵەتی بن وێ دووردا ئامادە بن حتا ڕۆژاوێکی دیکێ تێ لە هاتن دویکە دوارید نەکری ئەمە سەر هەرەمەکە ئارام و تورکی ئامادە ببێ و کووردا مثلا ئەمە بێژن قەست بێ چەکدار بهێنن چەکێ گران ژواهرێن ئەس باوەڕ ئەو ئاخفتنیها دناو ئەمریکیە سوودە گوتن تورکا ئەبێ هاوێنەیەکردن ژ بەر گۆ بەرجەوەندیە ئەمریکی ئیرۆ وەختەی دێ خویاکردن ئینو هەیە شەر بداعشرە خلاص نەبووە وی چاوە چەکێ گران ژواهلین یانی گەرەکەم هۆ پچکی لاجک بێ باشە پارتیکم هۆ بێژێ گەرەکم هۆ دوگۆر داخوازیە ئەوەن وڵاتی کوردی بێ تمامی بێکردن نقطەکە دیکە زنارە زشتە بدمەخویاکردن پشیە گەزێت ڕێ بدمەتە پرسێ بکە ینی لێ مەیزێن ئەم گفتوگۆ کوردارە کیژە ئالی تێکرد ئالیە ترکی بە کوردارە تێکردن و وەختەی گفتوگۆ بە ئالیە ترکی کوردارت کردن بە بەشێکی کوردی تەنێر تێکردن وەلە هەمە بەشێ کوردی رە تێکردن یەگۆ سەر عەردێ و یەگۆ ئەپۆزیسیۆنی رە تێکردن ئەمریکی بکێرە گفتوگۆ دکرد ئەف کەس ئاخفت دیلگێتی ها واری دیپلۆماسیدا ئەم کورد لێ نامەیزێنن هەر کەسکی لە ئالیە پارتیکێت مەزین و ئەوەها گەلێک مۆتۆرسیکێت خێنە دکتۆر تەبەحسە تەوێ چەندێکردە گۆک و تشتێ پشت پەردێ ڕێکەتن نابەرە ئەمریکا و تورکادا دبن مێزێدا پشت پەردێدا هاتیەکردن بێک وەرێ ڕاگەاندن لەسەر ڕاگەاندنێ و زانیاری وەرنە بەڵاوکردن دوێ دەربارەدا حتان ها لە هاتن ناتێکرد لە هاتنا گوت بێژن وڵا گەرەکە ینی هەرامەکە ئارام بتمامی سەری وەکە گۆخەڵۆسی گوتی سەر 40 کیلومتر یاوکە ئەردۆغان گوتی سەر 3 کیلومتر ئەوە نەهاتێدانی گفتوگۆ ئیرۆ تێکردن ئەس بەهۆر دکم ئەوە هات جارکێ هاتی هەلاندنجگە نەما سەرتی ئاخفتن دوێواریدا ئەس باوەڕکم ئیرۆ ئاخفتنە هەی گرنگ گوتێکردن سەر ناوچەیەکە هەڤبەش سەر ینی 5 کیلومتر حتا 10 کیلومترە ئەوە هاژگێ هەیە ناکۆکی نەقەبە ئەمریکیە تورکادا هەنا سەر بنگەها کاکیە دوێ ناوبەندێ دەبێت وکا حتا چ قاسی وێ قەسەد وەختێ گۆژێ دەرکەوێ وێ چ قاسی ینی چەکێ گرانش دەستێوا دەرکەوێ و کی وێ تێدا ئامادەوێ کی ینی vê rolê çavnêriyê bike
أباها هي قفتكونها هي أو الكوميتي قول أنقرة لبر نشت من قوم قوت كس حفتي هايفا شو في هايفي قو أن والله قول رشنا طالبو نرشنا طالبو هي أو هاو كوميتي هي لبر درونن وهي قفتكوه دكن. باشا دكتور نها ده سمينار كده دكتور حكيم عبد الحكيم بشار دبيجي أمريكا دما بيش نيار كر كونا بچارم برفرهیان گو کوریاوی حتی نزدیکی 15 کیلومتر به دما کوپرسیان امریکا هات کرن گم خوازن تبع باجار روجاوی کردستان دنابا و نابچه آرام دبی امریکا دبردا ما بستا وجه چه دما کو بجت تبع نابچه باجار روجاوی کردستان دنابا و نابچه آرام دبی قالوا ما اشتغالي راسي هاتي قرن اولا دسبي كده بس اخفتنا نافچه هبش به آمادگین برین او امریکا گوتیا هی وقتی گو نوکا دست بی گفتو گود نقابه امریکا ترکیه دکرن افیشکش کرکرنا دقیقی کاک دقیقی از مثلا باجارا وقتی گو دبیجه دبی نافچه آرام يعني سر كوربونا 5 كيلومتر حتى 10 كيلومتر بين هاجم جود بس امريكي دبنيا 10 كيلومتر ناخذ جو بهتري نزيكي بس امريكي ببني بس امريكي ببن یاد دوا وقتی کو ببی باجار او ناکوکی نسر باجاره که باجاره تیده بیانا ناکوکی سر که کیه ویاها بمشینی کیه تیده آماده بی کیه چعبنهیر بی امریکینا ترک امریکینا دولت هفبندی یعنی هفبندیه کو با امریکیه را دکن یعنی کردو تیده آماده بین کی بشی کردیو تیده آماده بی و قصد بی یعنی پیشمرگی روجاوا بین یاوی دی بین یعنی او ناکوکیه ها هی گفتگوی دنا يعني هي اخفتنيها زلال نبو نجبر ولا قلت لي ما يزيني يعني تشارنيري قلت سبيكرنا تشارنيري كن حمل سينوري تكي دنا دكتور تبجينا كوكي لسروان كسان هيان جوان اليان هي كوي نافچه بريببن وكو هزي لشكري امريكا تخوازي كيبن كوي نافچه اراميا كوبريا لوري اباكرن بريبب وتركيا تخوازي بچرن جواري بريببرن تركيا بتيبت او اخفتنا تركيا هرتمج قدمينيت خازين هرمك ارام اواكي سر كوربونا سي حتى 4 كيلومتر بويني بانابر سوري تنقلكي بين الويدي بجهبكي يا امريكي يا تركي قالكي اخفتنا قالكي كورتر جياغو دي امريكا بيشكيش كديا يعني تركي دا خوازي كواناي هاغو يعني بربرسيارا ملوتي كرد دندري سوري دا بجار كير لاواز بكن بس امريكي تشيرو بيجن امريكا دست بيكي دجكي قبول نكري يقول تركي بيبي بارشك دندري سوري دا نبر امريكا قبول نكري روسيا جي قبول نكري روسيا داخل ياكرن ماريا زخاروفا بردفكا وزارة خارجية اوا داخل ياكرن شكل زلالي قبول نكرن ابتكليه قلنا قبا روسيا امريكا دا تشيد بسر حرمك ارام يا سر دي نافشيك هبش ام بنا قبول نكرن حسب تدخل دولي يعني ابناء هاتيه هي يعني اكو كيد ويصبوا وقتي بيدي خويا كرن امريكي انه قبول كتركيب كبيته وين اكو كيد قباوي روسيا دجدر دكتور اصبح ورناكم يا اساسي امريكا تخوازي كيجا الي دوينا بچه دبه بريبه به الين بشداري دريبه بري دبكن تركيا تخوازي اوري بري بچرنگي بيته گو كنا كو كنا براده سر به درباره دهنا از باوريه دم تشتكو ما حس كري دسبيك هفته هاي فيدي وقت قلنا اخفتن كدر كت نقبات او سي خال دركت سي خالين زلال غير خالا يا كمين يا بو ايرو تدا عمدنا بيرو كو خواوا كان الاورفاي تركيا دخست انه ترك بي وامريكي بن حتى باش كرديش تدا عمدنا بي دخالت كرن دغو نفچا ارام جيبي نفچا هفبا جيبي يعني هرم ارام بي تركيا وامريكي تنيبن امريكيا او هنا بجارك رفت كر خست انه امريكي بن دولتي هفبندي بن وكا فرنسا وبريطانيا وانا وكرت دا اماده بن نافچه هفبش دا يا سر 5 كيلومتر حتى 10 كيلومتر الويدي كرد بيچكي جران بن بس دبنيا وينارا چكي جران بحث نكيا ورفض جيت كي قولوا جستي كرد ادر كبي بردا جبرغو نغو در كبي برجوندي امريكي تيجي نما شرط يكرن دندري جبوني دجي داعش يعني حرمناي يعني باراستن بغاها امريكا بجارك لاغوكيا يعني باشا دكتور قال لك جراند قبواده جدابون نابراواد باشا دكتور تقولن كو امريكا تجرفت انغورازي سر چنده كولشكر روج در باسي نافچا ارام بن حتى وكانها
تورکیا تبرسم نداد به درباره دا بنرین تا انگلگور استراتژیت امریکاوی بگر لشکر روج در باسوناوان جبوی نافچه آرام کاربر سر ترکیه فرض بکه نه سر ترکیه و بکه مرجع کی سرکه بگر لشکر روج که لشکر روج پروبلمك ايرو دنابرا كردا دي امريكي برين ها سيرفي اخفتن بكردا امي بيجن بقصد درايا باداره ذاتيه فيرا اخفتن اداره ذاتيه بنا رفض كن جالينا او دوارك دبلوماسي دناف كردا دي بس امريكي هرتمش قد بيتخوازن انه يعني بشمرقي روج بقرن وهرما ارام او هرما فيدرال يا قد خوازن افاكن قد بنسها هيزي كرت مامي دبينه بارچكي تنبي اباها ناكوكيكا نابرا كردا امریکا د برینها هيا بس انه تركي وي قبول بكي انه پێشمەرگی ڕۆژئاوا بەگەرن ئەس باوەڕ ناکمش بەن و ترکی نادا خویاکردن بەرکێوێتشتیها بس جبرگو غایتا ترکی نبونا هەرەمەکە کوردی گشتی چێ دبن سەها پێشمەرگی ڕۆژ دەبن چ بن سەها یەپەکێ دەبێ یا پێژێوێ دەبێ ینی ئیدارا ذاتی دەبێ بس وەختێ گۆ بکەوێ ناکۆکیەدا هەیە بێژێ بێ ئەنۆڵا ئەس پێشمەرگی ڕۆژاوا دخوازم ji بۆنی ناکۆکیە نەقەبا کوردادا بخەڵقێنی بەری گۆ لێڤهاتنەک دنابەرا هەردوو پەشێ کوردی دەچێ ببن یعنی ئەمێ بێژن یێ پێشمەرگی ڕۆژاوادا و یەپەکێدا بەیگۆ لەهاتنەکە ڕەمیاریت ناوادە چێ بێ بەلکی بێ پێشێشت بگێ دا ناکۆکیە ناکوردا دەبخڵقینی ئەمریکی ڤیاها ناهێلن بکن ئەمریکی حتا گۆ لەهاتنەکە ڕەمیاریت نابەراوا دەچنە بێ وێ پێشمەرگی ڕۆژاوا دەرباس نەکەن یانی گەرەکان بێنا خۆشک زەلال بن ji ber ku ئەمریکی نەد بەرجەوەندیاوێدا ئیرۆ ناکۆکیت نەقەوا کووردا دا زێدە بێ بکەوێ وارەکی لەشکەریدا یا وارەکی نەلەهاتنیدا دندرۆ ئیدارێدا ترک بێتخوازێ ترک دخوازێ گۆ ئونو لاوازکێ کووردا ji بۆنی ژێرە ساحە بالا بێ ji بۆنی بەریارێ وێ خۆرتر ببن بەر ئەمریکا دەڤا مەزن لەڤ ناکەن کە ئەمێ وانە بمەشێنن گۆردا خوازیاخوا باشە دکتۆر ئەدبێقی سوورەتی مجەوتە نەخویا بووینها دکتۆر دەنگێتە دێ من دکتۆر پرسام ئەوە سینەم محەممەد نونەرە ئەنجومەنە سووریای دیموکراتیکە مەسەدەیەژ ئەمریکا ڕاگەهاند دەبێژێ کۆڕێکەوتنە ئانگ و ئاباکردنا ناوچە ئارام وی دەرئەنجام و باندۆرەکە ئەرێنی لەسەر دۆسێ ئەنگۆمەلەفێ عەفرینە ڕۆژاوای کوردستانی بکەن دەمەکی دەبێت گوتنێتکێک و ئەمریکا دەما کوێریش عەفرینە دەست پێ کرد گوت پەیوەندیان بە عەفرینەوە نینە ناوچە ئارام نابەرە تورکیا و ئەمریکادەیە ئەب هەفکەش بە چ ڕەنگی چێ بووە ئەو باندۆر ئەو ناوچە ئارام وە چ ناوچەکە ئارام بێ حتاکو بکار بێ باندۆرە لە دۆسێ عەفرینێژ بکەیت کاری دوباره که پرساخو بچکی نگام سر مثلا عفرینی انو تفازی نافچک آرام لعفرینی چکی؟ نه دکتور سینم محمد نونرا انجمن سوریای دموکراتیک مسده جامریکا را گهاند دبیجه ڕێکەوتنە ناوچە ئارام وێ باندۆر و دەرئەنجامێن ئەرێنی ji بۆی دۆسێ عەفرینێ و مەلەفێ عەفرینێ بکێ ئەو چ جۆرە ناوچەیەکە ئارامەک و بکار بێ باندۆرەکە ئەرێنی ئیجابی دۆسێ عەفرینێ بکێت دەمەکیدا دەما کوێریشە عەفرینێ دەست پێ کرد ئەمریکا گوت و پەیوەندیامە بە عەفرینێ بە نینە ناوچە ئارام نابەرە ئەمریکا و تورکیادەیە ودێگاکە ئەڤها وارێ دیبلۆماسینە ئاخفتنە کەسڕمیاری دکێ بەهۆڕ ناکەم تشکیل هەبێ بەس گۆ زۆردەستی کە لە عەفرینێ چێ ببێ و ji بۆنی گۆترک لاواز ببن یا دەرکەمن ژێ ئەس باوەڕ دکم ها نێزیک دەبێ دەدمەیزێنێ بەرین هاژی بدەهێ جارام ئەفشتەغالی گوتیە هەبوونە ئاپۆزیسیۆنا سووری ئیدلیبێ عەفرینێ دەمیە وێ بێ هێلاندن ئیرۆ بێ سوبە بێ نەدوارێ ڕەمیاری دەوێت وارێ لەشکەری دەبێ هێلاندن و ئەمیر دمەیزێن خان شێخوور باچوو ئیدلب نێزیکەوێ هەرێ و ئۆپۆزیسیۆنا سووری وێ بجارێکێ ڕەڵاواز ببێ بێ هێلاندن بەس لەگۆر پرساتەکە ئەتخوازم سەروێ ڕاوەستێ چاوە ئۆپۆزیسیۆنێوەش ئیدلبێ و عەفرینێ دەرکەبێ بچەکژی دخوازم توێ بهتر بخویاکرێت سەرچ ئەمنا خالێکە گەلێکی گرنگە ترکیە وەختێک گۆ بلەزی کرد دخواست هەرەمەکە ئارام چێکرد هەندروێ بە ڕۆژاتی فۆراتێدا هەنگی دخواست بەری گۆشەڕێ سووری و ڕێژیما سووری یا رووسیا گوڕ ببێ سەر هەرەمە ئەدلە بێوانە دخواست ڕێکێ پەیدا بکێت گۆوا بەشێکی مەزن ژوێ ئەپۆزیسیۆنا سووری بێنێ ڕۆژلاتی فۆراتێ بێ چلۆ بەشێک جوانە ئانی فوە عەفرینێ و بوارش گێوا پەنابەرنا جوانە بینێش بۆنی پشتگirtiya هەردوو بکەن دووردا بەس ئەوە ها وەختێ گوت ئەمریکیا سەر قبول نەکرد و زانی بۆ ئەمریکی چی داخوازی هەنا رووسیا نەمال هێڤیا ترکیا ما
جو برسكريكا اتلبي سراس بكي جبرقو انه تركي او بو غركا بيرا بو بانا هيئة تحرير الشام شكي جران جهلان بانا ولاواز كربانا يعني فقران دبانا بن بسها ريجيما بشار بس وقتيقو چه نبو ومؤتمري اسطانا تالي وقتيقو بسر نكت روسيا نما سكن جبرولش که هنو لیدان ایرو میزین حتی خان شیخون ستاندن دواری لشکری دا و کسی ها یه يعني جروب تيروريست يقعد بنسها روسيا ده بيد بنسها امريكا ده بي دولة بندي تمام ليد ميزين انه جروبنا تيروريستين جارك بين هلاندن حتى تركي بخش جارك ده اخويا كرم انه نصر جروبا كتيروريستا وايرو هي التحرير من الشام معروفه هيك يعني هي نصر هاتيا اواها دواري لشكري ده وبه هلاندن تركي جي نما كاري بربوا بباريزي پارێزێ دوار نادەش بۆنی گۆهنۆکی دەمێزی دەبکێ دەمێ درێژ بکێ حتا جەهکی پێی دەبکێ سەرەکێ وا گروپا وەختێ گۆ هەرن کەسێ دی ینی سیڤیل و لەشکری وانە وێ وار ناژوار پەی دەکەن وێ تێکیلیا بوارە بکەن وێ ئارامیکێ بدنەوانە وەختێکیدا بمێنە بێ چەک بەس دێ بێدە هەرەمەکە دیدەوانە قبول بكن دبن شعبي مثلا دولتنا ناف دولتنا بنديدا يعني روسيا بخوش يعني وقتي امانه كي بديوا بتشلو الدرعي وقت بريار دا جو ازيوا بباريس باشا دي خويا كريم استفاده كما خالد ايطالي انه جما سينم بيشتغاليت كي از باوردكم سينم وقت جو بيشتغاليت كي دا خوازيا خود دي كي واركي رمياري داخوازی خود که این وقتی که صبح ام به یعنی هفبندا او ناوندا نگو دولتی هفبندی ناوندا هفبش دخوازی بکه این والله وقتی که به بریاری قبول دکن ام دمیزین نویت رولا که خو گرانی که خو هندروی عفرین جیچه بکی دواری گو هبونا ترکی دورده یعنی اپوزیسیون سوری بوده نه بعکس ویا از خود میزینم انه افشاره گو روسیا و رژیم دکی و گرانبونه که خال هندروی عفرینه چه بکه و عفرینه جدسه اپوزیسیون اسوی درخه و ترک او بیسه ترکی به هرن ایرو به صبح به هرن یعنی و که دوسه دسته سلطان رژیمه ده بس لویدی چی دمینی نا چه او تکلی گفتگو نقبه امریکا و روسیا دادمینی کنگو تکلی و یعنی امریکا و روسیا لور نشتن و گفتگو کردن وقت وقتی گل قدس لور نشتن بریا تی هیوا و پشل پاریس لور نشتن او گفتگو دیسه بردوام کرد هنگی پشگوری که عفرینی و بدوام کرد و که از باورد کم عفرین دیسه وگره وفكري بارچكش هرما كردي ياغو امريكي خوازين وينا واركي فيدرالي آماده بكن از بيري لدميزينم نبري ياغو انه لا تاثير وينا يعني نافنجا دي هبش يعني هرمك ارامك قلت لك خوازي تاثير الاكلين يمكن نو از نو تغازل واز باورناكم اخفترا هردو الياج كي سيرفيو اليدا سوري مگر كاك زنار بلكي نخوش مدريش كر از هیوید که مش هیوا یعنی هیزا کردی اینو وقتی گفتگوی دیپلماسی بکن دربدا به امریکا را به ترکا را بکیره بی گواره کی کمیته که یعنی کمیته که یک خویی هبی برجواندیا ملت کرد پیشکش بکن نه برجواندیا پاریتی پیشکش بکن. باشا دكتور قالك سباس جبوي شربكاري سياسي دكتور محمود عباس كو جا امريكا لقال مندو قالك سباس دكتور